عزیزانی کورسانی و سڵاتان لەبێت بەرنامەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. تۆریم جارێ بەرنامەکەمان تایبەتە بە ئاسایشی خۆراک و گەشتیاری لە هەرێمی کوردستاندا. وەک دەزانی لیژنە هاوبەشەکانی قایم قامێتی سلێمانی بەردەوام لە بەدواداچوون و گەڕاندان بۆ ئەو شوێنانەی کە خۆراکی ماوە بە سەرچووی تیادا ساغ دەکرێتەوە بۆ ئەوەی کە ئەو کەسانە پسوڵەی سەرپێچیان بۆ بکرێت و ڕوبەڕووی سزا و دادگا بکرێنەوە. بە تایبەت لەم مانگی ڕەمەزانەدا ئێمە دەبینین کۆمەڵێک چالاکی زۆر باشیان هەرچەنە پێشتریش بەردەوام چالاکیان هەبوو، بەڵام بە تایبەت بۆ مانگی ڕەمەزان لیژنەکانی قایم قامێت کۆمەڵێک چالاکی زۆر باشیان ئەنجام داوە، بۆیە ئێمە بە پێویستمانزانی لەگەڵیان گفتوگۆ بکەین، بزانین ئەم چالاکیانە تا چەند بەردەوامیان دەبێت لە دوای مانگی ڕەمەزان و تا چەند دڵنیایی بە خەڵک بدرێت لەوەی کە ترسێک لە لای خەڵک دروست بووە بۆ ئەوەی کە نەوێرێت خۆراکی دەرەوە بخوات یاخود لە مارکێتەکان شت بکرێت، چۆن ئەم دڵنیاییە بە خەڵک بدرێت. لە لایەکی ترەوە لەگەڵ تەواوبوونی مانگی ڕەمەزان بەرەو جەژن دەڕۆین و دەبینین لە ڕووی گەشتیاریەوە گەشتیاران بە تایبەت لە ناوچەکانی ناوەڕاست و خوار و عێراقەوە زیاتر ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن و فەسڵەکەشمان وەرزەکەشمان وا دەخوازێت کە گەشتیار زیاتر بێتە هەرێمی کوردستان. ئەمنیەتی گەشتیاری لە هەرێمی کوردستاندا تا چەند گرنگە؟ ئێمەوەی دەبینین کە لە ماوەی ڕابردوودا دوای ئەوەی کا کۆمەڵێک گەشتیار لە ناوەڕاست و خوار و عێراقەوە هاتبوونە هەرێمی کوردستان لەلایەن چەند کەسێکەوە بە ناوی ئاسایشەوە دەستدرێژیان کرا بۆ سەر، بەڵام لەلایەن ئاسایشەوە ئەمانە دەستگیر کران، کەواتە ئەمنیەتی گەشتیاری لە هەرێمی کوردستان تا چەند گرنگە. ئەمانە درێژە پێم لە بەرنامەی ئەم جارەدا وەک ئاماژەم پێکرد تەورێم جارێ بەرنامەکەمان تایبەتە بە ئەمنیەتی خۆراک، ئاسایشی خۆراک و گەشتیاری. پێشتر باسم لەوە کرد کە لە ماوەی ڕابردوودا بینیمان کۆمەڵێک گەشتیار لەلایەن چەند کەسێکەوە بە ناوی ئاسایشەوە ئازار درابوون و دەستدرێژیان کرا بۆ سەر، بەڵام هەر لە کەناڵی کورسات نیوزەوە ڕاستەوخۆ ئاسایشی سلێمانی لێدوانی ئەو کەسانی وەرگرت تۆمەتبارەکان کە دانیان بە تاوانەکەیان دانابوو کە ئەمانە هێزی ئەمنی نەبوون، بەڵکو بە ناوی ئاسایشەوە ئەم کاریان کردو. کەواتە ئەوەی کە گرنگە ئەمنیەت و ئاسایشی گەشتیاری لە هەرێمی کوردستان تا چەند گرنگە، بە تایبەت بۆ لەم دووە کە کۆمەڵی گەشتیاری زۆر و دەکەنە هەرێمی کوردستان. میوانەکانم شۆڕش کەمال ئەندامی لیژنەی باڵا لە لیژنە هاوبەشەکانی قایم قامێتی سلێمانی، ئاکۆ ئەحمەد بەڕێوەبەری پشکنین و هەڵسەنگاندنی جۆری لە گەشت و گوزاری سلێمانی لەگەڵمان دەبن. ئێوەی بەڕێزش دەتوانن لە پیجی فەرمی کورسات نیوزەوە ڕاستەوخۆ بە کۆمنتەکانتان لەگەڵمان بەشدار بن و هەر پرسیارێکتان هەبێت دەتوانن ئاڕاستی میوانەکانی بکەن. بەخێر بن کاک شۆڕش ئەندامی لیژنەی باڵا لە لیژنە هاوبەشەکانی قایم قامێتی سلێمانی. زۆر بەخێر بیت. باڵەو پرسیارەوە دەست پێ بکەم، وەک ئاماژەم پێکرد هەرچەندە ئێوە بەردەوام کار و چالاکیەکانتان بەردەوامی هەبووە لە خزمەتی هاوڵاتیاندا بوون، بەڵام ئەوەی کە بینرا بە تایبەت لە مانگەدا لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا کۆمەڵێک کاری زۆر باشتان ئەنجامدا. من پرسیاری ئەوە بکەم لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزانیش ئەم کار و چالاکیانە بەم شێوەیە بەردەوامیان دەبێت؟ زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ مولەک. دیارە ئێمە لیژنەکانی قایم قامێتی قەزای مەڵبەندی سلێمانی کە لە ئێستادا لە 38 لیژنە پێگاتەوە، ئەم لیژنانە هەر تیمێک و پسپۆڕی و تایبەتمەندی خۆی وەرگرتووە. چەند ساڵێکی زۆرە ئەم لیژنانە لە ئەرک و فەرماندان بۆ جێبەجێکردنی ئەو ئەرکێکە لەسەر شانیانە بەردەوام کار و چالاکیەکان لە ناو شاری سلێمانی و دەوروبەری ئەنجام داوە بۆ پاراستنی خۆراک و پاراستنی تەندروستی هاوڵاتیان بۆ ئەوی بتوانین کە ئەو کاڵەوشمەکەی کە لە ئەو دوکان و شوێنەکان و یا ئەو خواردنگە و ڕێستۆرانتانەی هاوڵاتیان ڕووی تێدەکات بە شێوەیەکی تەندروست بگاتە دەستی هاوڵاتیان. و ئێمەش وەکو لیژنەکانی قایم قامێتی سلێمانی چۆن لە ڕابردووە کار و چالاکیمان ئەنجام دا و پشکنینەکانمان بەردەوام بووە و لە داهاتوشدا بەردەوام دەبێت. ئەمە بە ئەرکێکی ئەخلاقی سەرشانی خۆمانی دەزانین. ئەمە ئەوە نیە بڵین بیفرۆشینەوە بە خەڵک یا منەتکەین بەسەر هاوڵاتیانە بڵێن ئەمە ئەرکەکانمانە، نەخێر، ئەمە ئەرکی سەرشارمانە، ئەمە خزمەتێکە ئەبێ بیکەین بە کۆمەڵگەی خۆمان بۆ ئەوەی بتوانین کۆمەڵگەیەکی هەم تەندروست لە ڕووی جەستەیەوە هەم پاک و خاوێنیش لە ڕووی شارەوە
بەدی بێت. کاک شۆڕش بەردەوام ئەو کار و چالاکیانی کە ئەنجامی دەدەن و ئەو شوێنانی کە دەستی بەسەردا دەگیرێت و سزایان دەدەن لە پێیجی فەرمی خۆتان و بڵاوی دەکەنەوە. ئەمەی کە هاوڵاتیان دەیبینن لەگەڵ ئەوەی کە هۆشیارێکی زۆر باشە بۆ خەڵک، بەڵام جۆرە ترسێک لە لای خەڵک دروست بوو، جۆرە بێمتمانەی یەک دروست بوو بەوەی کە خەڵک وای لێ هاتووە نەوێرە لە دەرەوە نان بخوا، تەنانەت لە ناو مارکێتەکاندا شت بکڕێ. یعنی ئەم متمانە و ئەم دڵنیایە چۆن بۆ خەڵکە گێڕنەوەیەوە؟ بەڵێ ئەبێ بڵێ بەعکسەوە، من بە هاوڵاتیان ئەڵێم بەعکسەوە زیاتر متمانەتان هەبێ بە شوێنەکان، لەبەرەوەی هەموو ئەو شوێنانە هەموو ئەو خاوەنکارانە ئەزانن کە تیمێک هەیە ڕقابەیە بەسەریان، تیمێک هەیە چاودێریان ئەکا، تیمێک هەیە بەردەوام بە دوواداچوونەکە بۆ ئیش و کارەکانیان. ئێمە لە مانگی ڕەمەزانە زیاتر لە 8,000 شوێن سەردان کراوە، زیاتر لە 30 شوێن داخراوە و ئەو شوێنانش کە بە ڕێژەکە سێریکی ئەو ڕێژەیەنی، ینی پێیز ناکە ئێمە بڵێن بترسین یا بتۆقین بڵێن وەڵا شاری سلێمانی هەموو شتێکی ناتەندروستە نەخێوانیە. ئێمە زۆر شوێن هەیە کە تەندروستە، زۆر شوێن هەیە کە ئێمە دەستخۆشیمان لێکردەوە لە ڕابردووشە و لە ئێستاشە دەستخۆشیان لەکەین کە پەیڕەوی تەواوی مەرجەکانی تەندروستی و ڤێتێرنەریش دەکەنەوە. دوایی دێمە سەر ئەو بابەتە کە کۆمەڵێ مەرج و ڕێنمایی هەیە لەسەر گۆشت و زیاتر لە 30 شوێنمان داخسەوە. ئەمە لە مانگی تەنها لە مانگی ڕەمەزانە 53 تەن بە نزیکەی خواردن و خواردنەوە کاڵای خراببوو و لە نایشە بەسەرچوو کە ئێمەڵە خراببوو جاری وایە خەزنەکەی بە شێوازێکی باش خەزن نەکراوە و خراپبووە، جاری وایە بەسەر چووە، ئەوە تەلەف کراوە، ئەوە جێی دەستخۆشی. ینی ئێمە ئەبێت تاکید بکەینەوە کە لەوەی ئەو کاڵۆشمەکانی کە دێنە بازارەوە سەرچاوەکەیان دیارە یا بە شێوەیەکی باش خەزن کراوە یا بەرواری بەسەرچوونەکەیان دوورە و زۆری ماوەیانی ئەوە جێی دەستخۆشیە لێ. زۆر باشە، دەستان خۆش بەتواترەکە ڕەمەولات کاک شۆڕش. کاک ئاکۆ جەنابتان وەک ئەوەی کە لە بواری گەشت و گوزاردا کار دەکەن، ئاسایشی گەشت و گوزار تا چەند گرنگە بەتایبەت لە هەرێمی کوردستاندا، تا چەند ئێمە پێویستمان بەوەیە لە ڕووی گەشت و گوزارەوە بۆ ئەوەی کە بتوانین کۆمەڵێک گەشتیاری زۆر ڕووکەنە هەرێمی کوردستان هەبوو لە ڕووی داهاتی ناوخۆییشەوە داهاتێکی زۆر باش بێت، تا چەند ئاسایشی گەشتیاری گرنگە؟ بەڵێ سڵاوتان لێبێت. وەکو دەستەی گشتی گەشت و گوزار و سەرجەم بەڕێوەبەرایەتی گشتەکانی ناو هەرێمی کوردستان زۆر پابندن بۆی کە تا بتوانن کە ئێمە کە ڕاستپاردەی بەڕێوەبەرە گشتیەکان بۆمان و لە سەرۆکی دەستەوە کە بتوانین ئەمنیەت و ئاسایشی شوێنە گەشتیاریەکان پارێزراو بێت و لەگەڵ ئەوەشە ئێمە هێزە ئەمنیەکان خۆشبەختانە زۆر کار و چالاکن لە شوێنە گەشتیاریەکانمانە و هەروەها لە بازگەکان کە گەشتیارێتە ناوە زۆر هاوکاری گەشت و گوزارن. ئەوەی کە لەسەر ئێمە وەکو گەشت و گوزار طبعاً ئێمە بە بەردەوامیتیمان هەیە چاودێری شوێنە گەشتیاریەکانەکرێت بۆ گەشتیار وەکو ئاسایشێک، وەکو ئاسایشێکی گەشتیاری خۆمان وەکو تیمەکانمان کە ئەمانە نەک تۆ عەزیەتی بدرێت یا ئەو هەڕەشیان لێ بکرێ هاشتیان لێ بکرێ بۆ زۆر بابەت ئێمە چاودێری شوێنە گەشتیاریەکانەکەین. ئەویش وەکو چی؟ وەکو ئەوەی کە یاری بەسیعەت نرخێ لە شوێنەکان بۆیان ئەو شتانەی کە کەلوپەلانەی پێیانە پارێزراو بێت لە وتێلەکان کەشتی بەها بە نرخیان پێ بە لە ژوورەکانیان و ئەگەر هاتوو ئەو گەشتیارانەیە لای ئێمە هاوکاری تەواویان بکەین بۆ پێناساننی شوێنە گەشتیاریەکانمان و ئێمە بەڕاستی ینی زۆر هاوکاری گەشتیارین. ئێمە لەم ڕۆوە کە سنتەرێکی گەشتیاریماندانا و ناو جەرگەی سلەیمانی بۆ گەشتیارانەی کە ڕووەکە لە ناو شاری سلەیمانی سنتەرەکەمان لای باخی گشتیە. ئەم سنتەرە وەکو بەرچاوڕوونیەک ڕێبەرێکە بۆ گەشتیارانەی کێنە هەرێمی کوردستان کە شوێنی حەوانەوەیان دەست نەکەوێ یا ئەوە تا شارەزانە بن بۆ شوێنە ناوچە گەشتیاریەکان و ئێمە بە پێدانی بڕۆشۆر بۆیان بە پێدانی نەخشە بۆیان وهروەها تەلەفۆنەکان دایمە کراوەیە بۆ هەژڕا و پرسیارێکە و گەشتیارە لە ئێمە بکە لەخوا بە زیابێ ئاسایشی هەرێم سەقامگیرە و کوردستان ئارامە. ئەگەر شتێک کرابێ لە ژێر پەردەی شتێکە ئەوە کۆمەڵێک گێرە شێوێن و دز و جەردە کە ئاستا بن بیانە ناوی ئاسایش لە کەدارکەن خۆشبەختانە گیراون و لێکۆڵیان لەگەڵا. ئەگەر یەکەیە کە بچینە سەر و خاڵانەی جەنابەت باست کرد لە سەرەتاوە لە سعرەوە دەست پێ بکەین. ئەو نرخەی کە لە شوێنە گەشتیاریەکانە دانراوە ئەمە هیچ یاسایەکەیە بۆ دیاریکردنی ئەم نرخەیان هەر خاوەن پرۆژەی خۆی دەبینین لە مناسباتەکاندا لە جەژنا لە یەکەم ڕۆژی بەهاردا بە شێوەیەکی خەیاڵی ئەم نرخانە بەرز دەبێتەوە. ئێوە چاودێریتان لەسەر ئەو نرخانە هەیە؟ بەڵێ، لەبەر ئەوەی ئێمە نرخ خۆی ئەمڕۆ ئازادە. ئێمە چاودێری بازرگانی مراقبەی نرخەکە بەڕاستی ئێمە نایکین.
بەڵام ئێمە وەکو گەشت و گوزار ئێمە شوێنی حەوانەوەکانمان چوەک ئوتێل موتێل کابینەکان ئێمە ئاگادارمان کردوون دەبێت لە پێشوازی ئوتێلەکەیانیان نرخەکانیان هەڵواسرا بێ بۆی بەرچاوڕوون بێ بۆ ئەومی گەشتیاریکەیەتە ئوتێلەکەی بزانێت کە نرخی ژوورەکانی چۆنە نرخی سویتەکانی چۆنە ئەوەی کە هەڵی نەواسی بێت ئێمە بە سەرپێچی بۆی تۆمارەکەین و پێبژاردننی بۆکەین وەروها لە ڕێستۆرانتەکان ئێمە هەموو پێشوەخت ئاگادارمان کردوون ئەبێ مینیۆ هەبێ مینیۆستاندیان هەبێ بۆی کە بەرچاوڕوون بێ بۆ گەشتیاریکەیە بزانێ نرخی خواردنەکان چەنە کە بەپێی گیرفانی خۆی داوای خواردن کە دوایی هەڵ نەغەڵەتێن ڕێ نرخێکیکەی بۆ ببرێ بەڵام بەهۆی پەتای نەگریسی کۆرۆناوە ئێمە مینیۆ قەدەغەکرا لە زۆر لە شوێنە گەشتیارەکان وەکو ڕێستۆرانت و کافێ و شوێنەکان لە بەرەوەی دەستا و دەست نەکا بۆ میوان ئێمە ئەوە وتمان بە شێوەی مینۆستاندێک دانرێ لەسەر مێزەکە و بۆی دەستا و دەست نەکا بەڵێ و لە نرخ کۆڵراوەتەوە هەر گەشتیارێکیش گلەیی و گازندەی هەبوو بێ لەسەر نرخ ئێمە بە دوواداچوون و لێکۆڵینەوەمان بۆ کردەوە بەردەوامیش ئەو نرخانە لە لای چاودێری بازرگانی ژەم بە دوواداچوونی بۆ کراوە. تایبەت بە ئۆتێلەکان بە تایبەت وەک جنابەت باست کە لە ئێستا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە زیاتر پێویستە گرنگی بە لایەنی پاک و خاوێنی ئەم شوێنانە بدرێ و بە تایبەت کاتێک تۆ گەشتیارە چێتە ئەم شوێنانە یعنی ڕەنگە نەزانێت کەسێک هەڵگری بۆ نمونە ئەو ڤایرۆسە بە یان نەخۆشیێکی هەبێ بۆ زۆر گرنگە بەردەوام گرنگی بە پاک و خاوێنی بدرێ لەمڕۆ جەنابتان تا چەند تانە هاوکار و چاودێریان بکەن ینی بەڵێ ئێمە بەڕێبەرایەتی گشتی گەشت و گوزاری سلەیمانی 6 تیمانەیە ئەم 6 تیمە بە بەردەوامی چاودێری شوێنە گەشتیارەکانەکەن و لە کاتی ئێستادا ئێمە ڕێنمایی خۆپارێزی ئەبێ هەموو شوێنە گەشتیارەکان جێبەجێ بکەین ئەمە ڕێنماییە و دەرچووە لە دەستەی گەشت و گوزارەوە لە وەزارەتی ناوخۆوە وەروە کە تعمیمیش کراوە پێویستە شوێنە گەشتیارێکە بابند بن بە مەرج و ڕێنمایەکانی خۆپارێزی دەبێت ئەو شوێنانی کە گەشتیارین تعقیم کرێت وەروها لە ناو شوێنەکانیشیانە مەودای نێوان مێزەکانیان دوور بێ بۆ نێوان 2 مەتر لەگەڵ ئەوەشا دەبێت ئەو کارمەندانی کە لەوێ کارەکەن ماسکیان بەست بێت وابێ پاکەرەوەی تعقیمی دەست لەسەر مێزەکان دانرابێ ئەمە هەموو ئێمە بە دوواداچوونی بۆکەین وەروها بۆ شوێنی حەوانەکانیش ئێمە بەردەوامی پشتینەکەین لە ژوورەکان بۆ پاک و خاوێنی چەرچەفەکانیان بۆ پاک و خاوێنی حەمامەکانیان بۆ کەرەسەکانیان ئەوانش هەمووی ئێمە لێکۆڵینەوەیان لێەکەین ئەوە بۆ ئێمە لە مانگی چوارە تا کۆتایی مانگی 4 نزیکەی 900 پشتین کراوە لە بەڕێوەبەرایەتی گشتیمان لە کۆی ئەم 900 پشتینینە 36 شوێن سەرپێچی بۆ کراوە 25 شوێن داخستنمان بۆ کردووە. منیستم پرسیاری ئەوە بکەم ئیجراعاتەکانتان چۆنە بە تایبەت ئەگەر کەسێک سەرپێچی بکە ینی ئێوە سزاکان لەلای ئێوە چۆنە؟ ئێمە سزاکان بەپێی ئەو سزایی کە هەیەی بەپێی ئەو سەرپێچی کە هەیەی پێبژاردی بۆکرێت ئێمە پێبژاردنەکانمان بەپێی بەرگە بەڕێز بەڕێوەبەری گشتی بۆی ئەنووسێ و ئێمە جێبەجێ ئەکەین ئێمە ئەو راپۆرتانێک کە بۆمانێتەوە زۆر شوێنەیە دوای ئەوەی کە سەرپێچیشی بۆ ئەەکەین کاری داخستنی بۆ ئەنجامەین ئەوەی کە بە بەڕێستان نمود ئێمە لە مانگی 4 900 شوێن پشکنینی بۆ کراوە ئەم 900 شوێنەکە لایەن تیمەکان ئێمە بۆی کراوە 36 شوێن سەرپێچی پێبژاردننی بۆ کراوە 25 شوێن داخستنمان بۆ کردووە 20 مۆڵەتمان پوچەڵ کردوتەوە ئەمە هەمووی بەهۆی ئەوەیە کە بابەنین طبعا ئێمە تیمەکانمان بە بەردەوامی چاودێری شوێنە گەشتیارەکان زۆر باشە دەستان خۆش بێت کاک شۆڕش ئێوە ئەو لیژنانی کە بە دوواداچوون ئەکەن ئێمە هەمیشە باس لەوە کرێت دەڵێن خۆراکی ماوە بە سەرچوو بەڵام لەلای ئێوە زۆر شتی تریش هەیە یعنی تەنها خۆراکی ماوە بە سەرچوو هەیە وەک جنابەت باست کرد هەندێک شت هەیە کە هەندێک خۆراکەیە ئەگەر هەڵگرتنەکەی تەندروست نەبێت ئەمە بۆ خۆی سەرپێچیە کەواتە ئەکرێ بزانین لەلای ئێوە چی بە سەرپێچی دادەنرێت؟ بەڵێ لای ئەو شتێک کە بە سەرپێچی دانرێ بەڵێ ئێمە لەم مانگەیە کە ئەگەر لە سوۆسیال میدیا زۆربەی هاوڵاتیانی شتێبینیان کردبێت زۆربەی ئەو شوێنانەی کە داخراون مارشێت بووە ئەم مارشێتانە بەداخۆیان زۆربەی کاڵا و شمەک و خواردنەوەکانیان لە دەرەوەی مارشێتەکە بووە واتە لە کەشوهەوایەکی گەرمە لە وەرزی ئەچینە وەرزی هاوینەوە کەشوهەوا زۆر گەرمە بێت و تیشکی خۆر ڕاستەو خۆیان بڵێن ناڕاستەوە خۆیدا لەو شوێنە ئەبێتە هۆی خراببوونی ئەم خۆراکەی کە لەو شوێنە هەیە بۆ نمونە ئەمە زیاتر جاخ لەسەر ئاوەکەینەوە ئەم دەباوەی کە لە بەردەستمانەیە کاتێ ئەم دەباوە لە بەرخۆرادا ئەنیت ئەبێتە هۆی خراببوون چی خود ئێمە بە چاو نایبینین بەڵام ئەم پلاستیکە لەگەڵ ئاوایەتیشکی خۆرەکە لێ تەفاعولەکە و شیبوونەوە ڕوئەدا ئەم پلاستیکە ئەبێت زەرەر بە تەندروستی هاوڵاتیانە بەشێکی زۆری مارکێتەکان ئێمە دەبینین کە شتانیان لەبەر دەم مارکێتەکەدانەوە بەڵێ بەخۆشحاڵی ئێمە ئێستا لیژنەکانمان و قایمقامەتی سلێمانی لە هەوڵی ئەوەداین کە ئەم جۆرە
سەرپێچیە نەمێنێ ینی مارکێتەکان پابندکەن بەوەی دوکانەکان پابندکەن بەوەی کە ئەو خواردن و خواردنەوەکانیان لە ناو دوکانەکە لە هەوایەکی تەندروستا بێت. باشە باست لە گۆشت کرد مەرجەکانی تەندروستی گۆشت چییە؟ بەتایبەت بۆ ئەوەی کە ئێمە دەچینە جەژنەوە و خەڵک زیاتر ڕەنگە گۆشت بکڕێت کام گۆشتە تەندروستە کە هاوڵاتیان بتوانن بیکڕن. بەڵێ ئەمە لە سنووری پارێزگای سلێمانی قەسابخانەیەکمانێ کوشتارگەیەکمانێ کوشتارگەی سلێمانی کاکەوتە ناوچەی قەرەگۆل. ئەم کوشتارگەی نوێ ئستافێکی تەواو لە پزیشک و کارمەندی پزیشکی ڤێتێرنەری تایە کار دەکەن. پێکمان هەمویان سەر بە حکوومەتە نەمانە. ئەم ستافە هەوڵ و ماندووبوونێکی زۆر ئەدەل لەو شوێنە کار و چالاکیەکانیان بەردەوام لە پەیجی خۆیانە بڵاو دەکەنەوە. ئەم گۆشتەی کە ئەچێ ئەم ئاژەڵی کە ئەچێ بۆیە سەرە بڕدەیتر ئایا منی هاوڵاتیا کەسێکی بازرگان ئەی باسەری ئەبرد لەوێ ئەم ئاژەڵە پێشەوەی سەر بڕێ پزیشکی سپۆر پشکنینی بۆ ئەکات ئەگەر هیچ کێشەیەکی نەبێت تەندروست بێت ڕێگە بە سەربڕینەکەی ئەدرێ و دوای سەربڕینەکەی پشکنین بۆ گۆشتەکەی ئەکرێت. لە پشکنین کە بۆ گۆشتەکەی کرا کێشەی تەندروستی نەبێ مۆری لێ ئەدرێ و دێتە بازارەوە بۆ دوکانەکان هاوڵاتی بۆ بەرچاوڕوونی خۆی ئەگەر مۆری پێوە نەبێ ئەو گۆشتە نەکڕێت دیاردەیەگە زۆر ناشارستانیە و ناتەندروستیشە لە ئێستاە کە لەسەر شەقامەکان ئاژەڵ سرە بەردرێ بەتایبەتی ئەوانەی مەدخەلەکان کە دێنە ناو شاری سلێمانیەوە ئێمە لیژنەکانمان لەم مانگەدا بەردەوامی بەسپاسەوە لەگەڵ لیوەیەکی پاراستنی سلێمانی کە هاوکارێکی تاوامانن لەگەڵ تیمەکانمانە بۆ بنبڕکردنی ئەو دیاردەیە بە بەردەوامی لیژنەکانمان سەردانی ئەو شوێنانە ئەکەن هەرچی سەر پێچێ ببینن کاڵاو شمەکەکانیان لەگەڵ ئەو گۆشتێک کە لەوێدا دەستی بەسەرا ئاگیرێت و خۆشی ڕێگە لە ناو شارە زۆر ئەم حاڵەتە بەدی نەکرێ بەڵام کە ئەچیت بەرەو دەرەوەی شار و بەرەو شوێنە گەشتیارەکان لە ڕێگەکاندا یعنی زیاتر ئەو حاڵەتا بینرێت کە گۆشت لە سەرجادەکانە ئەفرۆشرێ تا چەند لێ پرسیینەوەتان لەگەڵ ئەم کەسانە کردووە. بەڵێ ئەمە ئەوەی پەیوەندی بە سنووری داری سلێمانیەوە بە سنووری سلێمانیەوە قایمقامەتی خەزای مەڵبەندی سلێمانی ئێمە ئیشی لەسەر ئەەکەین و لە پێچینەوەی لەگەڵ ئەەکەین ئەو هاوڵاتیش بە ئەوە بزانێت کە ئەم گۆشتە لە چەند ڕۆژی ڕابردووە دەستگایکی ترێ ڕاگەاندن ئیشی لەسەر کردەوە نمونەشی لێبراوە بۆ مختبەر لە کوشتارگەی سلێمانی ئەم گۆشتانە هەمووی ژەهراوی یان ئەو ئاژەڵانن کە لە کوشتارگا ڕێگەی سەربڕینیان پێ نادرێ بەهۆی نەخۆشیەوە ئەنێردرێنەوە بۆ چارەسەرکردن بەڵام ئەمان هاوڵاتیەکە چاوچنەوەکە ڕازی نابێت بەوە یا مەبەستێتی کە بڕەپارەیەکی باشی مەبەستێتی کە بڕەپارەیەکی تیا دەستکەوێت و سەربڕینی بۆ ئەنجام دەدات و ئەیفرۆشە بە هاوڵاتیان بۆ من هەموو جارێک لە ڕاگەاندنەکانی ترەوە هۆشیاریان بە هاوڵاتیان دوورکەون لە کڕینی ئەو گۆشتە ڕاستە نرخێکی کەمتری هەیە لە بازار بەڵام تەندروستی خۆ گرنگترە ڕاستە هەمیشە خەڵک پرسیارەوە کە بەتایبەت کاتێک ئێوە سەردانی مارکێتەکانتان کردووە و ئاماژەت بۆ کرد کە نابێت مەوادی گازی و شەربەت و ئەو ئەمانە لەبەر هەتاودا بنرێن هاوڵاتی هەمیشە پرسیارەوە کە کاتێک ئێوە ئەو شتانە دەستی بەسەراگرن چی لێ دوایی دوجار هەر بە شێوەیەکی ناڕاستە خۆ نافرۆشێتەوە بە خەڵک نەخێر شتی وا ڕوونادە ئەمە لیژنەیەکمانەیە لە کە باسم کرد سەرەتا لیژنەی قایمقامیان لە 38 لیژنە پێگات و لیژنەیەکمانێ لیژنەی تەلەفی پێڵەن ئەم هەموو ئەو کاڵۆشمەکانی کە دەستی بەسەرا ئەژیرێت لە قایمقامەتی سلێمانی کۆ ئەکرێتەوە دوایی ئەوە لیژنەی تەلەف بەجەرد تەلەفی ئەکات. زۆر باشە دەستان خۆش بێ کاک ئاکۆ لە ڕووی خزمەت گوزاریەوە یعنی جوانکردنی شوێنە گەشتیاریەکان و پاک و خاوێنی ئەمانە تا چەند گرنگە بۆ ئەوەی کە تۆ بتوانانی سەرنجی گەشتیار بەلای خۆتا ڕابکێشی. بەڵێ زۆر سپاس طبعا ئێمە گەشتیارمانەیە و سەیرانکەریشمانەیە گەشتیار کە بێتە هەرێمی کوردستان و بە تایبەتیە کە بێتە شاری سلێمانی گەشتیار بڕوا ناکەم سیمای شوێنە گەشتیاریەکان بشێوێنێ بەڕاستی لەبەر ئەو گەشتیاریکێت ێرە گروپاتێ زۆر باشە کاک ئاکۆ بەداوی لە بردنەوە ئەگەڕێم وڵات دواتر لەگەڵت بەردەوامە بم کۆنگرێکی ڕۆژنامەوانی هەیە وەزیری ئەوقاف لەسەر بینینی مانگ و دیاریکردنی یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان قسە دەکات بێکەوە بینەرە بین و دواتر ئەگەڕێم وڵاتان فەرمووی بەڵگە شەرعی و زانستیەکانی بینینی مانگ و هەماهەنگیمان لەگەڵ ئەندامانی لیژنەکانی تایبەت بە چاودێریکردنی بینینی مانگ لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێمی کوردستان و لەبەر نەبوونی بەڵگەی شەرعی پێویست دەرکەوتووە کە مانگ بە بەڵگە لە ئاسمانی هەرێمی کوردستان نەبینراوە بۆیە لیژنەی باڵای بینینی مانگ ڕای دەگەیەنێت کە سبەی چوارشەممە 12/5/2021 زاینی تەواوکاری مانگی ڕەمەزانی پیرۆزە واتە سبەی هەمومان ئینشاءالله بە ڕۆژوو دەبین کەواتە سبەینێ جەژن نییە دوو سبەی
کە دەکاتە ڕۆژی پێنجشەممە 13/5/2021 یەکەمین ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە. لێرەوە بە ناوی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی پیرۆزباییەکی زۆر گەرم لە هەموو مسلمانانی کوردستان و جیهان دەکەین ومێدەوارین خوای گەورە بە خێر و خۆشی لە بۆ هەمولایەک بیگەڕێنتەوە. هەر لێرەوە بە پێویستی دەزانم پیرۆزباییەکی گەرمتر لە کەسوکاری سەربەرزی شەهیدان لە پێشمەرگە قارەمانەکان لە هێز و دەستگایەکانی ئارامی لە هەرێمی کوردستان بکەم کە هەردەم دەوریان هەبووە لە پاراستنی هەرێمی کوردستان و هەروەها دەمەوێت تەکید لەوە بکەمەوە کە جەژنی ڕەمەزانی پیرۆز لە کوردستاندا لە ڕووی کەلتوری و لە ڕووی ئاینی و لە ڕووی نیشتیمانیەوە هەردەم پیرۆز ڕاگیراوە. لە ڕووی ئاینیەوە لە مانگی ڕەمەزاندا مسلمانان عیبادەتی خوددا دەکەن، نزا دەکەن بۆ ئەوەی لەو مانگەدا زیاتر لە خوای خۆیان لە خودای گەورە نزیک بنەوە، دڵ و دەروونەکان پاک بکەنەوە. هەر لێرەوە هەمومان پێکەوە داوا لە خودای بەخشندە و میهرەبان دەکەین لە گوناهەکانمان ببەخشێت و هەروەها خێر و خۆشی بۆ میلەتەکەمان بگەڕێنێتەوە. دووبارە سڵاوتان لەبێت ئازیزان. بەڵێ کاک ئاکۆ لەگەڵ جەنابتا بووین. بەڵێ بۆ بەڕێستان و بینەران ئێمە دوو جۆرمان هەیە کۆکو کە ئەچنە ناوچە گەشتیاریەکانمان، یەکێکیان گەشتیارە، یەکێکیان سەیرانکەرە. ئەمە دوو جیاوازی هەیە. یەک لەمەیە گەشتیارەکە دێتە هەرێمی کوردستان بێتە هەر شوێنێک پێویستی بە شوێنی حەوانەوە هەیە، پێویستی بە ڕێستۆرانت و کافیەکان هەیە کە تایە ژەمەکانی تیا بخوات. طبعا ئێمە هەر کەسێک کە 24 کاتژمێر لە هەر شوێنێ مایەمە وەکو گەشتیار حسابی بۆکەین. بەڵام ئەوەی کە بەڕێزە فەرموود بۆ ناشرینکردون سیمای شوێنە گەشتیاریەکان و پاکڕانەگرتنی ئەمە سەیرانکەرە گەشتیار نییە. بەڕاستی ئێمە خەدەماتی باشمان گیانەوە شوێنە گەشتیاریەکانمان، چ وەکو CWC بۆ ناوچە گەشتیاریەکانمان، زۆربەی شوێنە گەشتیاریەکانمان و جادەمان ڕاکێشاوە بۆیان، کارەبامان ڕاکێشاوە بۆیان، تابلۆی دالەمان داناوە بۆیان. خۆشتان هەموو ئەیبینن کە لە بەدرێژایی شاخی گۆیژە ئێمە کورسی و مێز و شوێنی خاشاکمان بۆ داناون بەداخەوە. یعنی ئەو سەیرانکەرە کە ئەچێتە ئەوێ ئەو شوێنە ناپارێزێت، خواردنێکی زۆرە بە یا خاشاکێکی زۆر بەجێڵێ، خاوێنی ناکاتەوە، ژینگە ئەشێوێنێ. ئەمە لە ڕووی گەشتیاریەوە جایز نییە، ناماقولە. بەڵام ئێمە داواکاری ئێمە بۆ ئەو سەیرانکەر و بۆ ئەو بە ڕێزانەی کەسنەوە ناوچە گەشتیاریانە بیپارێزن، ئاگر نەکەنەوە، دوایی خامۆشیکەنە کردیشیانەوە دار نشکێنن، ڕووبارەکانمان پیس نەکەن. ئەما کەوێتە سەر وشیاری ئەو سەیرانکەرە. بەڵام ینی ئێمە هەرچەنە لە زۆر بەنامەی تریشە باسمان لەوە کردووە کە پاراستنی ژینگاوە بەتایبەت شوێنە گەشتیاریەکان تا چەند گرنگە و هاوڵاتیان پێویستە پابند بن. بەڵام بەتایبەت لەو شوێنانی کە کەپری گەشتیاریە، ینی هەمیشە خەڵک باس لەوە کە ئەڵێ من پارەیەکی زۆر ئێم بەم کەپرە بۆ چەند سەعاتێک لە بەرامبەردا خۆ ئەبێت شوێنەکە ئەوەندە پاک و خاوێن بێ. یعنی تا چەند گرنگە خاوەنی ئەو کەپرە گەشتیاریانش خۆیان پابند بن بەوەی کە شوێنەکان بەتایبەت WCەکان پاک ڕابگرن. بەڵێ ئێمە بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری ناوچە گەشتیاریەکانمان وەکو دووەکان، وەکو دەربەنی خان، وەکو ئەحماوە کەمانە بەڕێوەبەرایەتی لێ بەڕاستی. ئەمانە طبعا ئەو شوێنە گەشتیاریانە خازع کراون بۆیان پێیان وتراوە کە نرخ دیاریکەن، ئەمە وەکو نرخ ئەوەی سەرپێچی بکە ززا ئەدرێت. بەڵام خۆشە ئەزانی ئەمە لە هەموو دنیاە ئێمە هایسیزنمانەیە و دابەزینی وەرزیشمانەیە. ئێمە دائیمە تەڵەب زیاترە بێ لە شوێنە گەشتیاریەکان بۆ کەپر و بۆ ئەو شوێنی حەوانەوانە یاری بە نرخ بکرێت. بەڵام ئەو یاریەش نابە و شێوەی کە گەشتیار بڕوتێنەوە. لەوانەیە لەو بۆنانەیە کە جەژنە و نەورۆزە و سەری ساڵە بڕێکی کەم بخرێتە سەر شوێنەکانیان، بڕێکی زۆر کەم بۆ گەشتیار کە پێوەی دیار نەبێ. ئەویژە بێ گەشت و گوزار ئاگادار بێ لەی ناوچە گەشتیاریەکە. ئەو بڕەکەم نییە، هەندێک جار بڕەکە زۆر ئەوە لێ پێچینەوەی لێکرا و کراویشە لە بەڕێوەبەرایەتیەکان و قسەی جەبەڕێزیشتان ئێمە کە ئەبێ WC ئەو شوێنە خازعکە ئامادەکە بۆ ئەو گەشتیاری کە ئەچێتە ئەوێ پاکەرەوەی لێبێ، کلێنسی لێبێ، بەڕاستی یەکێک هەر لەوێ بێت بە بەردەوامی پاچی کاتەوە. ئەمە حەقی خۆیەتی بۆ ئەو سەیرانکەری کە پارەی یاوە چێ بەرامبەر ئەوە بۆی ئەو خەدەماتانەی پێشکەش کرێت. و ئێمە طبعا لە بۆنەکانیشە هەم بەڕێوەبەرایەتەکانی دەرەوەی شارکە ئەو زۆنە گەشتیارانی کە باسم کرد
لە هەموو بۆنەیەکا کیسە خۆریشیان بەسە سەیرانکەرەکانە دابەشیوە بۆی کەوتویانە تکایە دوای تەواوبوونی سەیرانەکەت ئەو خاشاکۆ دایێت بەڵێ بەڵام ئەوەی کە ئێمە بەدی بکەین هەر سەرپێچیەک لە هەر شوێنێکی گەشتیاری بە دوادواچوونی بۆ کراوە و سزای ئەو خاوەن شوێنە درراوە کە بابەن نەبووە بە ڕێنمایەکانی گەشت و گوزار. زۆر باشە دەستان خۆش بێت کاک شۆڕش ئیجراعاتەکان و بە تایبەت سزاکان لە لای ئێوە چۆنە واتە کاتێکە ئەچنە شوێنێک و ئەو شوێنە سەرپێچی هەیە ئێوە ڕاستەخۆ بڕیار لەسەر داخستنی ئەو شوێنە دەدەن یاخود لەسەر تاوە ئاگادارکردنەوەی بۆ دەکەن پسوڵی سەرپێچی بۆکەن سزاکان چۆنە لە لای ئێوە؟ بەڵێ ئەمە لیژنەکانی قایمقامەتی سلێمانی کاتێک تیمێک سەردانی شوێنێک ئەکات بە پێ پسپۆڕی ئەو تیمە و ئەو شوێنی کە ئەچێ سەردانی ئەکات ئایا ئەم شوێنە چێشخانەیەەکە یاخود ئوتێلێکە یاخود ڕێستۆرانتێکە یاخود دوکانێکی مەسەلەن فاسفودێکە مانە پسوڵەیەکی ئەگە سەرپێچی هەبێت تێبینی شتەکانە نووسن سەرەتا ئەگە سەرپێچی بێ پسوڵەیەکی سەرپێچی بۆ ئەەکەن ئەم سوڵە سەرپێچێت دوای بە راپۆرتێکێتەوە بەردەم لیژنەی باڵای قایمقامیەت سزاکە لەسەری دیاری ئەکرێ ئایا کەس ئەگەر یەکەم جاری بێت ئاگادارەکرێتەوە ئەگە دووەم جاری بێت دووبارەی کاتەوە بە بڕێک پارە غەرامە ئەکرێت ئەگە سێم جاری بێت داخستن بێت ئەگەر چەند جارە دووبارەی کاتەوە ئەمانە چەند بارەی کاتەوە ئەو کاتە هەم داخستن و هەم ڕوبەڕی ڕێکاری یاسایی ئەبێتەوە لە هەندێک حاڵەتیشدا کە لە ڕابردوو ئەومان کردووە مۆڵەتی پیشەیمان لە شوێنەکە وەرگرتووە کاتە ئەو شوێنانی کە ئێوە ڕای دەگەێنن کە بڕیاری داخستی دراوە ئەمە ڕاستەخۆی ئەو بڕیارەتان نێەوە بەڵکو چەند جارێکی تر سەرپێچی کردووە ئەنج گەشتنەوە ئەوەی کە ئەو بڕە باشە هۆکار چیەکە جەناب باسی لەو کرد ئاگادارکردنەوەی بۆکرێ دواتر پسوڵەی سەرپێچی بۆکرێ پێتانوانی ڕەنگە ئەم پسوڵەی سەرپێچی یاخود ئەو پارەی ئەوەندە زۆر نەبێ بۆیە ئەم خاوەن دوکانە بەردەوام ئەبێت لەسەر ئەوەی کە سەرپێچێکی بەردەوام کە بۆیە ئێوە دوجار بڕیاری داخستنی بن ئێمە بەداخۆ ئێمە هەموو کات ئەومان وتو ئەمە پێمان ناخۆشە سزای هەرچی خاوەن کارێک بین ئێمە مەبەستمانە کە ئەم خاوەن کارە ئەو کارێکە ئیکات ڕێچکە تەندروستیەکە و سەلامەتیەکەی بگرێتە بەر بۆ ئەوی خزمەتی زیاتر بە هاوڵاتیان بگەێنێت و بە شێوەیەکی تەندروست بەڵام کاتێک دێتە سەر ئەو قەنەعەتی کە ئەم کەسە بۆ شێوەیە سەرپێچی کردووە مەرجی تەندروستی لە شوێنەکە نییە ناچارین ئێمە ئەو داخستن بۆ ئەو شوێنە ئەنجام دەین ئێمە گرنگترە بەلامانەوە تەندروستی گشتی هاوڵاتیانە بەداخۆی ئێمە ناتوانین چاوپۆشی لە هەندێک شوێن بکەین کە سەرپێچی ئەو شوێنانەی کە بڕیاری داخستی دراوە و ماوەی چەندێکیان پێ دواتر بۆ ئەوی کە بتوانن ڕێگان پێ بدە کار بکەنەوە بەڵێ ئەمە ئەو شوێنانە بە شێوەیەکی گشتی ئەگەر شوێنەکەی بدرێ بە دادگا مەساو کەسە بدرێ بە یاسا هەتا حاکم بڕیار نەدا شوێنەکەی بۆ ناکرێتەوە بەڵام ئەو شوێنێکە نادرێ بە یاسا ئەمە حەو ڕۆژ داخستنی بۆ ئەەکەین لە دوای حەو ڕۆژەکە شوێنەکەی ئەکرێتەوە بەڵام ئەبێت پابندی ڕێنماییەکان لە چ حاڵەتێکە ئەدرێت بە دادگا لە حاڵەتێکە کە چەندبارەی کردێتەوە چەندبارەی کرد بڵێ ئەوەیە شتێکی تریژ هەیە حەزەکەم هاوڵاتیان ڕوون بێ لایەن ئێمە لە مانگەکانی ڕابردووشدا کە نەک هەر مانگی ڕەمەزانە بە هەمان ئەو ڕێژەی کە سەردانمان کردو و بگرە بڕی زیاتریش لە کاڵاوشمەکی ماوە بەسەرچوو و خرابوو تەلەف کراوە لیژنەکانمان کار و چالاکی ئەنجام داوە بەس ئەوەی کە جیاوازی دروست کردووە لە مانگی گۆڕینی وەرزەکانیش بۆ لەمە دوای بەداخۆی ئەوەی کە جیاوازی کردو لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا چالاکی و ئیش و کاری هاوڵاتیان و زیاترە بێ و هاوڵاتیش زیاتر پێوەست دەبێت بە کڕینی شتومەکی خواردن و خواردنەوەش لە منیەکانەوە لەبەرەوە لیژنەکانیش زیاتر متابعی شوێنەکانەکەن چاودێری شوێنەکانەکەن و میدیاکانیش چاوێکی زیاتریان لەسەر بازار و جموژۆڵی ناو بازار هەیە ئەو دوکانانەی کە بڕیاری داخستنی دەدرێت و دواتر ئەکرێتەوە تا چەند چاودێریتان بەردەوامە لەسەریان بەردەوام چاودێریمانەیە شوێن هەیە هەفتەی جاروای هەفتەیەک یا کەمتر لە هەفتەیەک دووبارە سەردان کراوەتەوە یعنی ئێمە حەزەکەین پێمان خۆشە ئەم کەسە پابەند بێت یعنی ئەم کەسە هەم دیارە سەرچاوێکی داهاتی شوێنەکەی خۆیەتی پابەند بێ بەوەی کە کارێکی تیا بکات و ئێمەش بەردەوام سەردانی ئەو شوێنەکەی ئەەکەین بۆ ئەوی
خواردنێکی تەندروست یا شوێنێکی کارکردنە بۆ ئەوەی کە تەندروستی هەموو لایەک بۆ دوجار ئەوەی کە یکەین ئێمە بۆ تەندروستی گشتیە لە ناویشە بەرژەوەندی خۆشی تیا خاوەنکارەکە زۆر بەشی ئەو خاوەنکارانە زۆر بەشی لە نەزانینەوە بۆ زۆر بەشی لە ئیهمالی و کەم تەرخەمی خۆیانەوە بووە کە ئەم سەرپێچیان کردەوە کەم ینی کەم شوێن هەیە کە سەرپێچێکی کردبێت بە ئەنقاس بوو بێت. ڕاستە دەستان خۆش بێ کاک ئاکۆ باست لەوە کرد کە ئێوە لە شاری سلێمانی کەسانێکن کە بەرچاوڕوونی ئێن بە گەشتیاران بۆ نمونە ئەگەر شوێنێک شارەزانە بنیا خود نەزانن لەکوێ ئەمێننەوە من ئەمە پرسیاری ئەوە بکەم کاتێک گەشتیار ڕوو لە هەرێمی کوردستان دەکا ڕەنگە حەسکە کۆمەڵێک شوێنی تایبەت هەیە سەردانی بکە بە نمونە مۆزەخانەیە ینی ئەو شوێنانی کە تایبەتن بە کەلتوری ئێمە بیبینێەوە پێی ئاشنا بێ و بەشێک لەم شوێنانە لە مناسبە بۆنەکاندا داخراون نییە یعنی ئێوە هەڵتان نەیەوە لەمڕۆ کار بکەن لەگەڵ ئەو لایەنانەدا بۆی بتوانن ئەم شوێنانە کراوە بێت بە تایبەت لە کاتی مناسبەکاندا بۆی بتوانن گەشتیاران ڕووی تێ بکەن. بەڵێ طبعا گەشتیار کە دێتە هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ شاری سلەیمانی وەکو ئاماژەم پێەیە ئێمە سنتەرێکی زانیاریمان داناوە لای باخی گشتی بەرامبەر پاڵاس فەرمانبەرەکانمان لەوێ ئامادەبوونیان هەیە و ژمارە تەلەفۆنیش هەم بە تابلۆکەمانەوە هەیە و هەم لە سایتەکان و هەم لە پیجی خۆشمان بڵاومان کردوەوە پیجی گەشت و گوزار کە ئەمە ژمارە تەلەفۆنی سنتەرەکەمانە. طبعا گەشتیار کێ تێرە جۆری هەیە گەشتیار هەیە یە بۆ شوێنی ئاینەکان گەشتیار هەیە بە تایبەتی بۆ شوێنی مۆزەخانە و شوێنی بڵین ئەو شوێنانەی کە بڵین کە شوێنی تایبەتن بە ئاسەوار گەشتیارمان هەیە بۆ خۆشگوزەرانیە. طبعا ئەمانە طبعا هەر گەشتیارە و پێویستی بە ڕێبەرێک هەیە بۆ خۆی بە تایبەتی ئێمە لەو سنتەری زانیاریە نەخشەی شاری سلەیمانیمان داناوە کە شوێنە گەشتیاریەکانی پێ ئەڵێ مەتاحفی تایە وتێلەکانی تایە ڕێستۆرانتەکانی تایە و هەم بڕۆشەریشمان هەیە هەم دلیلێکیشمان هەیە کە بەوێنەوە کە ئەمە مەسیفەکانمانە دووری ئەمنەیە ئەمە مەساحەیەتی ئەمەنە دوورە لەوێەوە ئەمەنە لە ئاسی ڕووی دەریاوە ئەمە مۆزەخانەکەمانە ئەمە ئەمنە سوورەکەیە ئەمە ئەنی هەمووی دیاری کراوە چۆن بۆ گەشتیار حتا ناوبازاریشمان بۆ دیاری کردووە قەیسەری نەقیبە سەرایە کوێ بەڵێ ئەجا هەر گەشتیارێکیش هەچ گرفتێکی هەبێت لە ڕێی ئەو سنتەرەی ئێمەوە گرفتەکەی بۆ چارەسەرەکرێت کە لە ئوتێلێک وەکو باسمان کرد نرخیان لێ زیاد کردبێ یا شوێنیان نەکردبێتەوە یان داوای شتێکی کردبێ بە هانایەوە نەچوون ئەمە یەکسەرکانمان بەڵێ هەبووە و چوشین بەدەم گرفتەکانیانەوە بەڕاستی لە بۆنەکانە لە کاتی کەشە لەگەڵ ئەوەشە ئێمە طبعا ئەم سنتەرە ئیشوکاری ئەوەیە کە بۆ بەرچاوڕوونیە بۆ گەشتیار بۆ هەر شتێکی کە بێ سکاڵاکەی بۆ کوێ بەرێت بەرە ئەو سنتەرە ڕوە و هەروە ئێمە تیمەکانیشمان ئەم تیمانەی ئێمە وەکو لای کاک شۆڕش باسی تیمەکانی قایم قامەتیشی کرد ئێمە گەشت و گوزاری ژەماهانی لەگەڵ قایم قامەتە دوو ئەنداممان لەوەیە چی لە لیژنەی باڵا لە گەشت و گوزار و هەم لەگەڵ پرسیاری ئەوە بکەم هەماهەنگیتان چۆنە وەکو جابابێمەوە سەر ئەوە ئێمە تیمەکانمان لە ڕۆژانی جەژنی شاکە وەکو نەریتێکە بەڕێزە فەرمووت چ جەژن بێت چەند بۆنێکی کە بێ کە فێر نەبووین شوێنەکانمان بەڕووی گەشتیارە داخینەی باشە گەشتیارە تۆ پێویستی بە مۆڵە پێویستی بە ڕێستۆرانتە چی بکات ئێمە هەموو شوێنە گەشتیارەکانمان ئاگادار کردوتەوە لە بۆنەکانە ئەبێ شوێنەکانیان کراوە بێ بەڕووی گەشتیارە ئەوەی بابندیش نەبوو بێت ئێمە ڕێکاری یاسایی خۆیمان لەگەڵا ئەنجام داوە لەبەرەوەی بەڵێ من خەڵکی ئێرەم ماڵم لێرەیە پێویستیم بە خواردن نییە بە شت نییە بە نانۆخانە نییە بە مارکێت نییە ئەو گەشتیارێکە پێویستی بە هەموو شتێک پێویستی بە هەموو شتێکە طبعاً گەشتیاری ژۆکارێکی سەرەکیە بۆ تۆکردنی ئابووری شارەکەت ئەو کە پارە سەرفەکات چ تۆ بگرە لە دوکانارێکەوە لە خاوەن مەطعەمێکەوە لە ئوتێلێکەوە لە دەستگێڕێکەوە لە تەکسیەکەوە ئەمە هەمووی پشتی بەرەکەوێت ڕاستە بە هەمان پرسیارە ڕاستی جنابیشت بکەم کاک شۆڕش هەماهەنگیتان باسی لەوە کرد کە هەماهەنگێکی زۆر باشتان هەیە چاودێریتان بە تایبەت بۆ ئوتێلەکان و شوێنە گەشتیارەکان چۆنە؟ بەڵێ ئەمە لیژنەیەکمان هەیە لیژنەی ڕێستۆرانت و کافتریاکانی پێڵن لەگەڵ لیژنە هاوبەشەکانی قایم قامەتە نوێنەری بەڕێوەبەراتی گەشت و گوزاری سلێمانی تێدایە و هەر ئەو کارمەندەی بەڕێزیان سەرۆکی لیژنەکەیە و لە ناو لیژنەی باڵای قایم قامەتی سلێمانیشدا کارمەندێکیان لە لای ئێمە ئەندامی لیژنەی باڵای قایم قامەتی سلێمانیە بە هەمان نەفەس ئەو ڕێنمایانەی کە بەڕێوەبەراتی گەشت و گوزاری سلێمانی دەری دەکات و بۆ شوێنە گەشتیاریەکان و ڕێستۆرانتەکان ئەو فەرمانبەرەی ئەوان
ئەنجامی ئەگەیەنن و ئیش لەسەر ئەو شوێنانە دەکەن. خەڵک تا چەند هاوکارتانە کاک شۆڕش ینی بە تایبەت لە ئاگادارکردنەوەتان لە شوێنێک کە سەرپێچی هەیە؟ بەڵێ ئەمە ژمارەیەکمان هەیە تیما بەشەکانی قایمقامیەتی سلێمانی بە بەردەوامی هاوڵاتیان پەیوەندیمان پێوە ئەکەن ئەو شوێنانی کە سەرپێچی ئەەکەن یا دیاردەیەک بەدی ئەەکەن لە شوێنێکە کە کاریگەری هەیە لەسەر تەندروستی گشتی هاوڵاتیان پەیوەندیمان پێوەکەن بە خۆشحاڵی و زۆربەی پەیوەندیەکانیش دەستخۆشیە و زۆربەی پەیوەندیەکانیش بۆ ئەو شوێنانەیە کە ئێمە پەیوەندی بە ئیش و کاری لیژنەکانی قایمقامەتی سلێمانیەوە هەیە کاری خۆمان ئەنجام دەدەین و بە دەم هەموو داواکاریێکی هەوڵاتیانی شەواچی. زۆر باشە. ئێوە خەڵک هاوکارتانە تا چەند هۆشیاری گرنگە بۆ ئەوەی بتوانێت بۆ نمونە ئەگەر لە شوێنێکە لە ئۆتێلێکدا لە شوێنێکی گەشتیاریدا ئەگەر سەرپێچیەکە بێت لە ڕێگەی هاوڵاتیەوە ئێوە ئاگادار بکرێنەوە بۆ ئەوەی کە ئەو شوێنە سزا بن. بەڵێ بووە. هەشە کە زۆر شوێنەیە هاوڵاتی سکاڵای هەبووە چ لە ڕێستۆران بووە چ لە کافتێریا بووە چ لە هەر شوێنێکی گەشتیاری لە سەیرانگایە بوو بێ و ئێمە بەدەم سکاڵاکەیەوە چوین و کاتە هۆشیاری لەم بارەوە زۆر گرنگە ینی خەڵک هۆشیاری ئەوەی هەبێت کە شوێنێکەیە دەتوانن سکاڵای لێ بکەن و گویان لێ دەگیرێت. بەڵێ گوێشی لێگیراوە و بە ڕێز بەڕێوەبەری گشتی ئەگەر ئیجراعاتی کردووە تیمی بۆ ناردووە لێکۆڵینەوەی لێکراوە یا لە چی لە شوێنە گەشتیاریەکانیش نەبێت چ لە کۆمپانیان نووسیرکە گەشتیاریەکانی فڕۆکەوانی شاکە بووە خەڵک ئازندە و گلەیە بووە لەسەر تکتی تیارە بووە لەسەر نرخ بووە یاپارەی فەوتاوە ئەمە هەمووی ئێمە بە دوچچوونی بۆ کراوە و لەسەر فەرمانی بەڕێز بەڕێوەبەری گشتی بانگێش کراون و ئێمە لێکۆڵینەوەمان لێ کردو و حەقی هاوڵاتیەکە نەفەوتاوە جاری واژە بۆ وانە بووە هاوڵاتیەکە بۆ ئێمە تا نەگەشتنێتە دەرەنجامێک کە ئەو شوێنە بە پێی یاسا و بە پێی ڕێنمایەکانی خۆمان کۆنتترۆلمان کرد. کەواتە پلانتان بۆ لەمەوجا وەک باسمان کرد بە تایبەت لە دوای ڕەمەزان ڕەنگە مەسائلی گەشتیاری و چوونە دەرەوەی هاوڵاتیان زیاتر بێت پلانەکانی ئێوە بۆ لەمەوجا چۆن دەبێت بە تایبەت لە ڕووی گەشتیاریەوە؟ پلانی ئێمە طموحی زۆرتە پلانمان زۆرە بەڕاستی ئێمە ئەو پلانانەی کە کراوە جێبەجێمان کردووە هەر کەمە بۆ گەشت گوزار کە کەرتی گەشت و گوزار ئەبێ زۆر بایەخی پێ بدرێت لەبەرەوەی کەرتێک ئەم کەرتە بەداخەوە کە لە ساڵی 2019 بینیمان لە هەموو جیهان شەلەل بوو ئێمەش پشتی خۆمان بەرکەوت هەر سفر بووین گەشتیار و چ زۆر شوێنە گەشتیارەکانیشمە هەر شەلەل بوو بەڕاستی لە 2020 ئێمە لە جەژنی قوربانەوە ئاهەیەکمان عفو لە 19 باش بووین لە 20 خراب بووین لە 2020 لە جەژنی قوربانە ئێمە ئاهەیەکمان پێهاتەوە بۆ کەرتی گەشتیاری و ئینشەڵڵا ئێمە ئەم نەهامەتیە کۆتاییەت و کەرتی گەشتیاری پێخۆی ئەکرێتەوە ئەوەی کە گەشت و گوزار ڤایرۆسی کۆرۆنا هۆکارێکی سەرەکی بوو بۆ ئەوەی کە بەو شێوەیە کەرتی گەشتیاری پەکی کەوتبێ ئێمەشی کرد خاوەن شوێن مایە پوچ بوو شوێن داخرا شوێن کارمەند لەسەر ئیشی نەما بەڕاستی ئەمە شتێکی باش نەبوو بۆ کەرتی گەشتیاری و ئینشەڵڵا پلانی ئێمە کە زۆرە ئێمە ئەمانەوێت دائیمە بەرنامە و پلانی ئێمە ئەوەیە کە گەشتیارێکی زۆر لە ناوەوە ڕاست و خواردی و عێراق لابەرین لە دەرەوە هەرێمیشەوە بینینە هەرێمی کوردستان یعنی ڕێژەی گەشتیارانمان بەرزکەینەوە وڵاتی خۆمان کوردستانی خۆمان بناسیێنین بە هەموو جیهان کە ئێمەش بەدەرین وەک وڵاتانی تر ئێمە کەشوهوای کوردستان و جوغرافیای کوردستان لە بوارە بۆ گەشتیاری تەواو لە هەموو وەرزەکانە کە ئەبینرێت خۆشحاڵیشەوە باسمان کرد لە ڕووی ئەمنیشەوە ڕووی ئەمنیشەوە هەر زۆر سەقام گیرە و پلانی ئێمە ئەوەیە کە زیاتر خەدەمات و خزمەتگوزاری بگەینە شوێنە گەشتیارەکان تا پێمان بکرێت زۆر باش هەم لە ڕووی خۆراکیشەوە کە تا ئەم لیژنانە هەبن خەڵک بێخەم بێت و دڵنیایی بە خەڵک بدرێتەوە کۆتا قسەی جەنابتان کاک شۆڕش و ئەو دڵنیایی کە بە خەڵکی ئێن چییە؟ ئێمە هاوڵاتیانی شاری سلێمانی خۆشەویست دڵنیا دەکەینەوە کە لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی بە هەمان نەفەسی ئەم مانگە و مانگەکانی ڕابردوش ئەرک و چالاکیەکانی خۆیان ئەنجام ئەدەن و ئەمە ئەرکێکە لەسەر شانمان بۆ خزمەتکردنی بەبێ جیاوازی بێگومان بەبێ جیاوازی لە نێوان هەموو هیچ جیاوازی لە نێوان هیچ کەسێکان ناکەین و بە هەمان شێوە بە شێوەیەکی تر بڵێم ڕقیشمان لە کەس نییە ینی جاری وایە هەندێک هاوڵاتی و ئەزانێ ئێمە شتێکمان هەیە لەگەڵیا بەعکسەوە ئێمە ئەچین بۆ خزمەت سەرەتا بۆ خزمەتی خۆی ئەچین لەو شوێنە یەکەم جار خزمەتی خۆی ئەەکەین بۆ ڕێنمایی پێ ئەدەین بۆی ئەم ڕێنمایەکان جێبەجێ بکات و بۆ ئێمە لە دوایە دەستخۆشی لێ بکەین. کاکە شۆڕش زۆر بە کورتی ئەمەیەک پرسیار بکەم زۆر جارباز لەوا کرێت کە ئەو بەروارانەی کە بۆ ماوەی بەسەرچوون لە خواردنەکان دەدرێت ئەگۆڕێ
ئەمە ئەکرێت ینی ئێوە بە دوواداچوونی ئێوە بۆ ئەوە کراوە ئەکرێ بۆ نمونە خاوەن فرۆژگای خاوەن مارکێتێ بەرواری بەسەرچوونەکە بگۆڕێت و بەرواری تازەی لێبە بەڵێ بێگومان ئەمە لە مانگی ڕەمەزانەکە لەنا ئەو بڕە خواردن و خواردنەوەی کە تەلەف کراوە خورمای تێدا بووە کە بڕوارەکەی دەستکاری کراوە ئێمە ئەو زیاتر نزیکەی 5 تۆن زیاتر بوو لەو خورما ئێمە دەستمان بەسەرا گرت و خاوەنەکەشی ڕوبەڕی یاساکراوە زۆر باشە دەستان خۆش بێت کاک ئاکۆکۆتە قسەی جەنابتان من داواکارم لە سەرجەم خاوەن شوێنە گەشتیاریەکان هاوکاری ئەو گەشتیارانە بن کە هێنە شاری سلەیمانی ڕۆ جوانەکەیان پیشان بن بۆی ئەو گەشتیارەکە گەڕایەوە باسمان کات بۆی خەڵکانی کە بەباشی سمعی شارەکەمان و هەرێمی کوردستان وەگرتن و سەردانمان بکەنەوە ڕووکارێکی ناشرینیان پیشان نێن لە هەر بوارێکا بێت لە نرخات بێت لە خەدەماتی باشانە بێت بە هاوکاریکردنیان نەبێت بۆی کە گەڕانەوە بە خراپە باسیێرە نەکەن چکەمە زۆر تاسیریە بۆ کەرتی گەشتیاری و داواکاریشم سەرجەم خاوەن شوێنە گەشتیارەکان پابندی مەرج و ڕێنمایەکانی گەشت و وزار و تەندروستی بن دەستان خۆش بێگومان ئێمە لە زۆر بەنامەی شاباسمان لە کەرتی گەشتیاری کردووە دیارە هەدەف لەمە ئەوەیە کە ئەمانەوێت خەڵک هوشیاری ئەوەی هەبێت کە تا چەند کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستاندا گرنگە و پێویستە بۆ ئەوەی خەڵک ئەو هوشیاری هەبێت هاوکاری ئێوە بێت بە هەماهەنگی هەموو لایەک بتوانین کەرتی گەشتیاریش بەرەو پێش بەرین دەستان خۆش بێت بەڵێ ئازیزان بەرنامەم جارەشم کۆتایی هات سپاس بۆ ڕێکلامی وانەکانم شۆڕش کەمال ئەندامی لیژنەی باڵا لە لیژنە هاوبەشەکانی قایم قامێتی سلێمانی ئاکۆ ئەحمەد بەڕێوەبەری پشکنین و هەڵسەنگاندنی جۆری لە گەشت و گوزاری سلێمانی سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری بەرنامەکەم بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئێوە ئازیز دەگەمەوە شاد و بەختەوەر بن